جارێکی تر مەگۆڕک پانابردنی مەسحوور بارزانی بۆ مەگۆڕک چی لێ سەوز دەبێت؟ ئەمریکا دژی بڕیاری دادگای فیدراڵی دەبێت؟ نەهرۆ جەرجی سم و ستاندەرد ستۆریتان پێشکەش دەکەم. ڕاگەیاندراوەکەی دوێنێ شەوی مەسحوور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە لە بڕگەیەکیدا داوای هەڵوێست لە ئەمریکا بە تایبەت برێد مەگۆڕک دەکات ڕۆڵ بجێڕن لە کەمکردنەوەی فشاری سەربازی میلیشیا شیعەکان و ڕێگری لە هێرشی تیرۆریستی زیاتر کە بووەتە جێی سەرنجی ڕای گشتی. بارزانیەکان بەگشتی و خودی مەسعود بارزانی یادگاریەکی خۆشیان لەگەڵ ئەو دیپلۆماتکارە ئەمریکیە نییە. لە سەروبەندی ڕیفراندۆم برێد مەگۆڕک بە نوێنەرایەتی ئەمریکا داوای لە بارزانی کرد ڕیفراندۆم ئەنجام نەدات، بەڵام بارزانی پێداگیری کرد و دوای ئەم دانیشتنە وتە بەناوبانگەکەی دەربڕی کە گوتی حساب بۆ یەک کەس ناکەین. مادام ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. ئەمەش وای کرد لەو کاتیەوە نێوانی بارزانی و مەگۆڕک خۆش نەبێتەوە، بە تایبەت کە دەگوترێ ناوبرا و ڕۆڵی هەبووە لەوەی بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێم نەمێنێت. هەر ئەوەندەش نا لە کتێبی بۆ مێژوو کە بارزانی لەبارەی ڕیفراندۆم نووسیویەتی زۆر هێرش دەکاتە سەر ڕۆڵی مەگۆڕک لە پرسی ڕیفراندۆم و تاوانباری دەکات بە دژایەتی مافی چارەی خۆنووسینی کورد. چاودێران پێیان وایە ئەو هێرشەی بارزانی بۆ سەر مەگۆڕک لە کتێبەکەی هۆکارەکەی ئەوەیە ئەو چاوەڕێی نەدەکرد جارێکی تر پۆست وەربگرێتەوە کەچی لە ئیدارەی جۆ بایدن مەگۆڕک زۆر بە بەهێزی گەڕایەوە عێراق و ناوچەکە و ئێستا پۆستی ڕێکخەری کۆشتی سپی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیای پێسپێردراوە. سەبارەت بەوەی ئایا مەگۆڕک و ئەمریکا دەتوانن هیچ بۆ مەسحوور بارزانی و حکوومەتی هەرێم بکەن بۆ ڕاگررتنی ئەم هەڕەشانە بە گوێرەی شیکاریەکان ئەمریکا دژی بڕیاری دادگای فیدراڵی نییە، بەڵام نایەوێت بەهێز و میلیشیای شیعەکان بڕیارەکە جێبەجێ بکرێت. ئەمەش لە ڕاگەیاندراوەکەی دوێنێی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەنجی دایەوە کە دژایەتی خۆی بۆ جوڵەی میلیشیاکان دەربڕی. ئەمریکیەکان دەیانەوێت بڕیارەکەی دادگای فیدراڵی بە ئاشتیانە جێبەجێ بکرێت و حکوومەتی هەرێم بچێتە ژێر جێبەجێکردنی بڕیارەکە. جگە لە ئەمریکا، فەڕەنسا و بەشێک لە وڵاتانی تریش ئامۆژگاری حکوومەتی هەرێمیان کردووە کە دژایەتی بڕیارەکە نەکەن بە جۆرێک دۆخی هاوشێوەی ڕیفراندۆم دووبارە ببێتەوە. ئەوەی تا ئێستا لە ناوخۆش هەیە زۆرینەی لایەنەکان لەگەڵ ئەوەن عینادی لەگەڵ بەغدا نەکرێت. لە جێی ئەوە هەوڵ بدرێت بڕیارەکە بە جۆرێک جێبەجێ بکرێت کە مافی گەلی کوردستان لە باشوور بە گوێرەی دەستور بپارێزرێت. بە پێچەوانەوە هەرێم دووچاری ناسەقامگیری زیاتر دەبێتەوە ئەگەری کشانەوەی کۆمپانیای نەوتیژ لە هەرێم بەهۆی فشارەکان زیاتر دەبێت. بۆیە ئەوەی بۆتە قسەی شەقام ئەوەیە لە جێی پەنابردن بۆ وڵاتان و عینادی باشترە ڕێککەوتن لەگەڵ بەغدا بکرێت.